ڕێگریکردن زۆر هەیە لە ئافرەت یەکێکیان خۆمم کە تەمانم 23 ساڵە نام ویستمە ئیشێکی سربەخۆی خۆم بکەم لەسەر پێی خۆم بوەستم چوومەتە ئەو شوێنانی کە هەلی کاریان تیا بڵاو کراوەتەوە لە هەلی کارەکانان گەڕاوم جاری وایە بەس ڕقەمەکانیان وەرگرتۆ کەسەکانم بۆ تاقیبەتەوە کە چۆن ئەیانەوێ ئافرەتەکان ڕابکێشن بۆ لای خۆیان چوون بۆ چاوپێکەوتن پیاوێکی تابڵێ ئەوها دەرکەوتووە کە محتەرەمە بەڵام وانە بووە کەسێکی چۆن بڵێ خوێڕی دەرچووە بەجلێکی درێژەوە چوون بۆ لای جاری دوای ئەو دیسانەوە مەسجی کردوتەوە تەلەفۆنی کردەوە وتی وەرەوە دیسانەوە بۆ چاوپێکەوتن دیسانەوە چوومەوە بۆ چاوپێکەوتن سوتفە من نەمزانی ئەوە بەستی لە جلەکانایە دیسانەوە من هەر بەجلی درێژەوە چوومەوە بۆ ئەوێ کە ڕۆشتمەوە مەسجێکم بۆ هات وتی خاتون گیان تۆ جلەکانە هەروایە وتم چۆنە جلەکانی من جلەکانی تۆ ئەوها درێژن یان جلی کورد لەبەرەکەی جلی نیمچە ڕۆت لەبەرەکەی وتم بۆ ئەو چی عیلاقەیەکی هەیە بەسەرتەوە من هاتووم لە کۆتاییە ئیش لە لای تۆ بکەم هیچ شتێکی کەی ناوێت ینی جلی من پەیوەندی بە تۆ نییە وتی نابێت تۆ بێت کەسێک بیت کە جلەکانت ڕوود بێت لای من سەرنجی ئەو کەسانەی کە یەن شت لە من ئەکڕن تۆ سەرنجی ئەو کەسانە ڕابکێشی وتم بە من سەرنجی خەڵک ڕاکێشرێ تی بەڵێ وتم دەکاتە منەوە ئیشە ناکەم یعنی وان لە ئیشەکە هیچی بوو کۆمپانیاکە تایبەت بچی کۆمپانیای موبایل و ئامێرە کارەباییەکان بوو تۆ مەندووبی دەکرد ئەچووی شتەکان دەبرد بۆ ئەو شوقانەیە ئەو شوێنانی کە خۆیان دانا و شتەکانت بۆ باسەکردن و باز لە چۆنێتی کوالێت و شتەکانی دەکرد چەندین جاریکەش ئەو شتانە هەبووە چوون بۆ چاوپێکەوتنی کە کەسەکە داوای شتیکەی کردووە لە بەرامبەر ئەوەی کە بڕەپارەیەکی کەمت باتێ یان جاری وایە بڕەپارەکەی زۆر کردووە وتێتی تۆ ئیشەم لەگەڵا بکە لەگەڵم وەرەوە بۆ ماڵەوە شوقەم هەیە سارەم هەیە نازانم چی لەم شتانە یا زۆر جار ڕێگری کار کە بەرامبەر بە ئافرەت هەیە کاتەکەیەتی کاتەکان گونجاو نییە کاتێکی وادا ئەنێن کە تۆ نەتوانی ئەو ئیشە بکەیت جاری وایە 12 شەو تاوە بیک ئەو کاتی کەیتەوە بە تەکسیەک خاوەنی تەکسیەکە وا تەعامل لەگەڵەکە کە تۆ بێساحێبی ینی ساحێبن نیە سەرپەرشتیارە نییە قسەی وا و لەگەڵەکە ئەزان هەر ڕوود نایە باسی بکەیت ئێستا خۆم لەگەڵ سایق تەکسیەکە شەوێکیان هاتمەوە وتم ئەمە کەسێکی زۆر باشە هەر ئاوا کە سێرم کرد بەڵام گەشتمە نزیک ماڵەوە سەیریە کرد ئەو ڕۆیا بوو دواوە قسەی ناشرینیە کرد پێم وتم کاکە گیان بوەستە لێرایی تر تاو بەسە هەتا ئەو حاڵەتە ڕۆیشتووە بەڵێ تەمان تۆ زانکۆ تاوا کردووە بەڵێ چنێکە تاوت کردووە 1 ساڵە 1 ساڵە تاوت کردو یەکسەر دەست کردو بە ئیشکردنیە هەر لە کاتێکە تەلەڤیزیۆن کۆش بووی هەڵتەیە ئیش بێ بە دوای هەلی کارە گەڕام لە کاتی زانکۆیە بەڵام نەگونجاوە کاتەکەی باشە توت هەر کاتێکە هەلی کارێک ڕاگەیەنرێ بەس کە تەلەفۆنەکەم بە تەلەفۆنەکانە ئەزانم کە کەسی بەرامبەر چۆنە چۆن بۆ نمونە چۆن قسەت لەگەڵاکە چۆنێتی تەعاملکردنیە و کەسانە قسەکردنیان شارەزا ئەبی لێیان کە چیان ئەوە چیان ناوێت ئەنی هەر بە تەلەفۆنەکە یەکسەر بۆ تێرەکە بەڵێ پرسیار لە هەنێ شتەکەن ئایا تۆ باڵاو چەنە ئایا جسمت چەنە جلی چۆن لەبەرەکەی کاتێک چەند هەیە بۆ ئیشەکە من سعات 12 ئیشەکەم تاوە بێ پێویست ناکات تۆ تا سعات دیگەک من لەوێ بێڵیتەوە یعنی بەس لەبەرەوەی ئافرەتێکم ئەمەوێت لەسەر پێی خۆم بوەستم ئەمەوێ ئیش بکەم بۆ یعنی ئەم شتانە بۆ بەرامبەر بە ئافرەت دەکرێت لە کۆمەڵگەی ئێمەیە يعني پێویستە بوەسێنرێت بەڵێ طبعا دەست خۆش بێ کە هاتوویت بابەتەکەشت یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان کە ئێستا زۆربەی کچان و ژنان بەدەست ئەو بابەتەوە ئەناڵێنن یعنی من چەنەها جار ئەمەم بیستووە کاتێکە هەلێکی کار ڕاگەێنرێت دوای لە کۆتاییان نووسرێت ئەم هەلیکارە تەنها بۆ مێینەیە بۆ ئافرەتانە بۆ کچانە بەڵام دواتر کە ئەڕات تووشی چەنەها کێشە و گرفتە بێتەوە بەس لەبەرەوەی چیە لەبەرەوەی ژنە لەبەرەوەی مێینەیە کە ڕۆشتە بۆ بە دوای هەلی کارە بگەڕێ ئەو مەرجەشی بۆ دانن کە ئەبێژن بێ ئیسەوای لاتە کوڕانیش ئەو گلەییان هەیەڵەن کچان ئەچنە دەرەوەی شەکەن و هەلی کاریان بۆ ئێمە نەهێشتۆتەوە بەڵام بەداخەوە لێرەیە کێشەکە لێرەوە دروستە بێ خۆ کچ کاتێکە کار ئەکا کە ئەتوانێت لەسەر پێکانی خۆی بۆستێ کە ئەتوانێت پشت بەخۆی بەستێت و بچێ کار بکە شتێکی زۆر باشە لە خودی خۆیان بەڵام کێشەکە لەوەی ئەو دەوروبەرە کە استغلالی ئەوە ئەکەن ئێستا خاوەن کۆمپانیایەک یعنی ڕەبتی جلەکان چییە بە فرۆشتنی مۆبایلەکەەوە یاخود بە فرۆشتنی کاڵایەکەوە کە هەیەی بەڵام ئەو مشکلەیە لەم مێشکی ئەم کەسەیە کاتێکە بەم شێوازەی بۆ دروست بە قازانجەکە بستێتەوە بە ئەوەی کە تۆ جلێکی نیمچە ڕوتێ لە بەرابێ
بە قازانجی خۆی بەستێتەوە بۆ یعنی بۆ ڕێگەی ئەوێت فرۆشیاری خۆی زیاب بکە بۆ ڕێگەی ئەوێ قازانج بکە کە ئەمە ڕێگەیەکی زۆر زۆر قێزەونە یعنی هەر بەجددی هەر خاوەن کارێک ئەگەر بەم شێوازە بیر بکاتەوە ئەوە نە بەرەکەت لە ئیشەکەی ئەمێنێ نە بەرەکەت لە قازانجەکەشی ئەمێنێ بەداخەوە زۆر بەداخەوەم بۆ ئەو خاوەن کارانی کە ئیستیغلالی کچان ئەکەن بەم شێوازە کە ئیستیغلالکردنێکی زۆرە یعنی تۆ بەجلێکی ڕێک و پێک و بەجلێکی درێژە و ڕۆشتوتەتی هەر هەمان جل لە بەرەکەی